هونەری سینەماژ وەک هەر یەکێکی تر لە دیاردە ژیاریەکانی نێو کۆمەڵی مرۆڤایەتی تاکو ئێستا پێناسەیەکی دیاریکراوی نییە. سینەما تەنها هونەرێک نییە بۆ کات بەسەربردن، سینەما هونەری ئەندێشەکردنە، سینەما هونەری ئەزمونکردنی ژیانە. فلم فرەماکە تەنها یەک پێکهاتەی نییە، وەکو دەقێک، وەکو ڕۆمانێک. بە درێژایی مێژوو لە هەر کۆناغێکی مێژووی یا جۆرێک لە شوناس و جۆرێک لە پێناسەی لە خۆگرتووە تا و ڕۆژگارەی کانۆدۆ ناوێنێ هونەری حوتەم. سینەما یەکێک لەو مێدیەما هونەریانەیە کە زاتی و سروشتی لەگەڵ دموکراسیە و لەگەڵ جەماوەرە دێتەوە. فلم بە هەمان شێوە بە پێکهاتەکانی لە نواندنەوە بگرە، بۆ مێزۆنسێن، بۆ سینەماتۆگرۆفی، بۆ دەنگ، بۆ میوزیک، هەموو ئەمانە پێکەوە هارمۆنی کار دەکەن و پێکەوە چێرۆکێک ئەگەڕنەوە. وێنە قسەی سەرەکی تێدا ئاکات و وێنەش هەموو ئەو چەمکانە سادەیە کاتەوە بۆ بەردەنگ، بۆیە زۆر بە ئاسانی لی تێگەم. بەهۆی ئەو ڕیزبەندی مێژوویەی کە خۆی هەیەی وەکو هونەر لە دوای هونەرەکانی ترەوێت و هاوکاتیش لە خۆگرتنی شەش هونەرەکەی پێشخۆی. کەواتە فلم پێویستە بە شێوەیەکی قۆڵ، بە شێوەیەکی ورد خوێندنەوەی بۆ بکرێ، نەک تەنها بۆ تەماشاکردن. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ یاخود لە دوای پۆست مۆدێرنەوە وردە شوناسی جیاواز و هەڵگری پەیامی جیاوازترە. بۆ نمونەی چێک لە پێناسەکانی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەوەیە کاتوانێ دیدی نەتەوەیەک، کەلتور و ڕۆشنبیری نەتەوەیەک یا کەلتور و ڕۆشنبیری ئینسانەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێک کە بجۆزێتەوە. فیلمسازە باشەکان ئەوانن کە بینەری باشە. سینەما هونەرێکە لەگەڵ ئەندێشەی ئینسانەکانە سەرکاری هەیە و ئەندێشە گرنگترین شتە. بۆیە لە ڕاستیدا ئێمە لە سینەمای کوردی ئابێت گرنگیەکی زۆر بدەین بە ئەم ڕەهەندە و هاوکات لەگەڵەوەی کە گرنگی بە ناوەڕۆک بە ئەندێشە ئەدەین لە فیلمەکانمانە گرنگی بە فۆرم بدەین. و ئێمە ئەمڕۆ لێرە ئیکەین چیکاری فیلمە، نەک ڕخنە، نەک هەڵسەنگاندن، نە حکومدان لەسەر بەهای فیلم. ئێمە لێکدانەوەی بۆ بەشەکانی ئەکەین و دوجار بینەر خۆی بڕیار لەسەر فیلمەکە ئەدەن. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوەی بینەرانی خۆشەویست. من داناکەریم فیلمساز لە شاری سلێمانی. خۆشحاڵم کە لە ڕێگای ئەم پرۆگرامە و ئەم ستەیجەوە بتوانین لەگەڵ بینەرەکانمان ئاشنابین، لەبەرەوەی زۆر کات ئەو فیلم لە سینەما نمایشەکە و زۆرێک لە بینەر دەرفەتیەوەی نابێت کە فیلمەکان ببینرێ. بۆیە ئەم دەواازەیە ئەم ستەیجە دەرفەتێکی باشە بۆی کە ئێمەی سینەماکاران لەگە بینەرەکانمانە ئاشنابین. ئەم فیلمەی من فیلمی کچیبە کە لە نووسین و دەرێنانی خۆمە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بە هاوبەشی واتە بە کۆپرۆدەکشن لەگەڵ کەناڵی کورسات ئەم فیلمە دروست کراوە. بە سپاسەوە. ئەم فیلمە جێرانەوەی چیرۆکێکی زۆر کاریگەری مێژووی ئێمەیە کە جەنابتان ئەزانن کاری هونەرمەند و کاری فیلمساز یا لە
هەرچ بوارێکتری هوەریە بێ ئەبێت بە ڕوئای خۆی بە دیدگای خۆی ئەو چیرۆکانەی کە لە مێژووی ئێمە ڕویانەوە بە جۆرێک لە جۆرەکان بە تێکەڵکردن لە خەیاڵ و لە فیکشنی نووسەرەکە یا دەرهێنەرەکە ئەو چیرۆکانە بجێڕێتەوە بۆ منیش یەکێک لەو چیرۆکانەی کە زۆر گرنگ بۆ بەلامەوە کە جێرانەی بۆ بکرێت ئەو کارەساتی جەنگانەیە کە ئێمەی میلەتی کورد بەسەری هاتوین بە تایبەتیش قورسترین ئەو جەنگانی بەداخەوە کە تووشی ئەمیلەتەمان بووە بە درێژایی مێژوو کاریگەری خراپ و تا ئێسش بەداخەوە بەردەوامە کە خۆزگەمانە خواست کە ئەو مێژووە پڕ نەهامەتیە تاریکە کۆتای پێ بەهاتە بەڵام بەداخەوە لە مێژوویەمە زۆر دووبارە بێتەوە ئەو شەڕە کە لەسەر شەڕی ناوخۆیەواتە حربی ئەهلی و منیش زۆر بە گرنگیم زانیوە کە ئەو چیرۆکە بە شێوەیەک و بە فۆرمێک و بە دیدگایەکی خۆم بیجەرمەوە کە هەم ئەوانەی کە لەو قۆناغایە بوون و دوای ئەو قۆناغە و لە دوا ڕۆژ شاکە ئەو مێژووە لە بەرچاوی بینەرانە لە بەرچاوە بێ ئەو فیلمێکی فیکشنە ئەچێتە خانەی و فیلمانی کە بە ئارت هاوس ئەژمارەکرێ و فیلمانەیە کە بە شێوەیەکی و بە ڕیتمێکی زۆر هێواش لە ڕێگای هەڵبژاردننی دوو کارکتەری بە تەمەنەوە کە لە لادەیەک و لە شوێنێکی دوورە دەستی ئەم وڵاتی ئێمەژین هیچ مناڵێکیان نییە و لێش بوونەتەوە لەوەی کە بتوانن مناڵ دروست بکەن و ژیانێکی ئاساییان هەیە بەڵام من ئەمەیە لە ناو فیلمەکە ئەوە باس بکەم کە لە ناو فیلمەکەی منە لە ساتی جەنگەکەیانین بەڵام دوو کارکتەرەکەم ئەو دوو کارکتەرن کە بارگایی بوون بە و جەنگە و لە ناو جەنگەکەیە پێشتر بینیانە بەڵام کاتێک کە ئەمان ژیانێکی ئاساییان هەیە سێرەکەی ئەو ئاساوارانەی کە بە شێوەیەکی ڕێککەوت کە ئەیانوێت جەڵگەکەیان کاری کشت و کاڵی تیا بکەن وەکو هەموو کاتێکی تر بەداخەوە ئێسک و پرووسکی کۆمەڵێک گەنج ئەدۆزرێتەوە کە ئاسەوار و پاشماوەی ئەو جەنگە ناوخۆیەن کە لەم وڵاتەیە نازانین لە هەر شوێنێکی هەر کێڵگەیەکی ئەم وڵاتە هەڵبینەوە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئێسک و پرووسکانە بمیرێکە و ئێسک و پرووسکانە بەڕاستی بووە بە تراومایەکی خراپ بۆ ئێمەی کورد یا لە ڕێگای ئەنفالەوە ئەیبینین یا جاری وهەیە لە ڕێگای شەڕی ناوخۆ کۆی پرۆسەکە ئەوەیە کە تۆ لە کۆتاییدا هەمووی ئێسک و پرووسی کووردە بە هەر شوێت کە بەداخەوە لەو زەمەنە مێژوە تاڵی کە ئەو هەموو جەنگەی تیاڕوویەوە بۆیە جێرانەوەی فیلمەکەشم جێرانەوەیکە بە ئوسلوبێکی ئارت فیلمەکەم جێراوەتەوە کە فیکشنێکی خۆمی تایە چیرۆکێک نییە بە حەقیقی هێنابێتم بەڵام ڕووداوەکان کۆکو باسم کرد لە سەرەتاوە ڕووداوی جەنگی ناوخۆیە من و تۆ هی دەبینی؟ نا لە خانۆکە خۆمانی خانۆکەی خۆمان خانێکی کۆن و جوان دوور لە هەموو خانوویەک دوور لە هەموو کەس بە تەنیا من و تۆ کەسی تر نا بەڵام کەسێک هەریەت دڵم خەبەریاوە ئەژمەیە لەناو لە خلالی ئەم جێرانۆیە بڵێم ئەو جەنگانی کە ڕوویاوە لەم ناوچەیە لە کاتی خۆیان چەند کاریگەری هەبووە کاتێکیش کە ئێسک و پرووسک و پاشماوەکانە دۆزرێتەوە جارێکتر ئەم جەنگە نەگریسە کاریگەری زۆریە بێ لەسەر ئەو ساتەشی کە جەنگەکەی تیانە پاشماوەکانێتی ئێمە لە نووسینی سینناریۆیە پێویستمان بە باگراوندێکی فەلسەفی یا پێویستمان بۆیە کۆنسپتەکە و دەوڵەمەند بکەی بە هێنانی چەمچێک بۆ بەهێزکردنی کۆنسپتەکە و ئەویش من لە فیلمەیە سوودم لە چەمکی ئەدۆپتەیشن ببورن هێناوە لە بەرەوەی وەکو هێناومە جارێک وەکو بەرجێکم یاوەتەوە بە فیلمەکە و بە کۆنسپتەکەی خۆم و
و بەهێزی کردووە کە ئەویش تەبەنیە واتە لە خۆگرتن ئێمە ئەتوانین مناڵ لە خۆ بگرین ئەتوانین هەموو شتێکی ترکە لە ژیانە نەمان بێت لە خۆی بگرین و بیکەین بەی خۆمان بەڵام لەم فیلمەیە ئەوەی کە بەلای منەوە کاریشی قورس بوو توانین لەناو فیلمەکەشا بیکەمەوەیە کە ئەدۆپتەیشن بۆ ئێسقانەکرێ بۆ پاشماوەی ئێسقانەکرێ کە ژنەکە تووشی وەهمێکی خەیاڵ و وەهمێگە بێت کە ئەو ئێسک و پرووسکانەی دۆسیوەتەوە لە بەرەوەی خۆی ژنێکە مناڵی نابێ ئەبێتە دایکی ئەو ئێسک و پرووسکانە کە ئەمەش خۆی بۆ خۆی بەشێک لە خەیاڵێکی فەنتازیە لە ناو فیلمەکەیە هەیە واشیان لێیەکە کە لە ئەخیرا لە بە مێردەکەی بڵێ من لەگەڵ مناڵەکان ماژیم ئەمە دیوێکی تریشی کە هەستی ئەو ژنەیە کە ئەمانەی کە لە ناو ئەم ژێر ئەم زەویە نێژراون کە ناونیشانیان نییە ئەو هەستە لای ئەو ژنە دروست بێ کە ئەمانە ئێستش تا ئێستاش دایکێک چاوەڕوانیانە یان لەوانەیە دایکێک سەری نابێتەوە لە حەسرەتی ئەوەی کە کوڕەکانی نەوبێ بۆیە هێنانی ئەم چەمکە زۆر هاوکاری منی کرد زۆر کۆمەکی منی کە من توانم سوودی لێوە برم و بۆ فیلمەکەشم کاریگەریەکی زۆر باشی دروست کرد و لە ڕووی پرۆدەکشنیشەوە بەڕاستی کارەکە هەنێک قورس بوو لە بەرەوەی لە لادەیەکە دروست کراوە و لە ڕووی وێنەگرتنیشەوە وێنەگرتن وێنەیەکی کەم جوڵاوی وەستاوە کە ئێمە پێڵێن فیکس کە ئەمەش هەم بۆ ڕیتمی کارکتەرەکان پێویست بووە کە بەو شێوەیە کاری دەرێنان و وێنەگرتنی بۆ بکرێ و هەم ئەو ئیفلیجیە پیشان بین کە کارکتەرەکانی ئێمە لەگەڵەوەی کە بە تەمەنن لە ناو ئەو مێژووە زۆر خوێناویە پڕ تراژیدیایەوە هاتوون و جارێکتر سەر بنێنەوە لە ژیانێکی ئاساییە بەڵام ئەم کاریگەری و پاشماوەی شەڕینا خۆیان لێکە کە ئەو ئیفلیجیەی کە هەیەیان بۆ جارێکترم ئیفلیجە دروست بێت و ببێتە هۆی جیابوونەوەی ئەم دوو کارکتەرە و بە هیوام توانی بێتمان بە شێوەیەکی تا ڕادەیەک باش ئەو چیرۆکە بژێڕینەوە و بتوانین بینەری ئێمە لێ ڕازی بن و من جارێکتر سپاسدارم. ئەمڕۆ لەسەر فیلمی کچیبە کە هی هونەرمەندی هاوڕێ داناکەریمە قساکەین. سڵاو لە تۆش کاک دانا. تاوان کچیبە ئەتوانم بڵێم یەکێکە لە فیلمەکان کە نمونەیەکی زۆر دیاری سینەمای کوردیە. چکە سینەمای کوردیان فیلمی کوردی بابا واتایەکی تر بڵێین سینەمای ترۆمایە، سینەمای خەمە، سینەمای خەفەتە، سینەماکە کە دایمەن لەسەر دەرونی تاکی کورد کارەکە. یعنی بەردەگران تۆ فیلمێکی کۆمێدیە بینی کە باید لە سینەمای جاد ئەبینی کە لە سینەما هەبێ. فیلمی کچیبە باواتایەکی تر فیلمی دایکی کووردە نەیتەنها فیلمی کەسێکی دیارە کشێکی دیارە. من ئەوەی کە دەربارەی فیلمەکەمەوە باسی کەم پێک هاتەی ناڕێشتن یان گەڕانەوەی فیلمەکەیە کە من بەڕاستی جێی سەرنج بوو بەلای منەوە دیمەن بە دیمەن کە هەر یەکەن لە دوایەک تێمایەکی جوانی تیا هەبوو. ئەوان لە دیمەنی یەکەمدا کە لە فیلمەکەیە کە بەرێککەوتنی دایکێک لەگەڵ ئاژەڵێک ساکە کە دیمەنێکە گزارش لە دەدابڕانەکە لە جیابوونەوە لەوەیە بۆمان دەرەکرد کە ئەم کەسە کە ئەم کەسە خۆحافیزی لە ئاژەڵێک ئەکا کە لە ماڵەکەیدا وەکو مناڵێک مامەڵی لەگەڵ کردو و ئێستا پێی ناخۆشەکەلی جیابێتەوە کەواتە سەرەتای فیلمەکە هێمایەکمان بۆ ڕۆنە بێتەوە کە ئەم فیلمە دەربارەی دابڕانە دەربارەی جیابوونەوەیە شتێکمان پێ ئەڵێ کە جیهانی چیرۆکەکە دەربارەی چ جۆرە فیلمەکە و لە دیمەنێکی تردا دەبینین کە دیمەنەکە دیمەنێکی شادیە دیمەنێکە کە گۆرانی هەڵپەرکەی تایە دیمەنێکی تر دوادێت دیمەنێکە تابەتە بە یاری و گاڵتە و گاپ کە لە بینی ئەو ژن و پیاوە ڕۆیە دواتر دیمەنێکی ترمان بۆ دێت کە دیمەنێکی دیسان زامە ترسە ئەوەیە کە ئێسکوپروسکی مرۆڤەکان ئێسقانەکانی چەند مرۆڤێک ئەبینن لە شوێنێکە لە مەزرایەکە
کە ئەوە بۆ خۆمان دیسان تێمایەکی تری تسمان بۆ دروستەکە. دیسان دووبارە فیلمەکە ئەماباتەوە بۆ دیمەنێکی تر کە ئەو دیمەنەش بە هەمان شێوە باسی بابڕانەکە. من ئەمەوێ بەگشتی لەسەر فیلمەکە چەند سەرنجێک بخەمەڕۆ کە فیلمی کچی با بەگشتی ئەتوانم بڵێم فیلمی هێمای ئادەم و حەوایە، بەڵام لە بەهەشتە لە شوێنێکی تر کە سەراپای بابڕانە، لە شوێنێک کە ئاسەواری جەنگی پێوە دیارە، لە شوێنێک کە تەواو مرۆڤ تایە نامۆ بووە. چی بە لە هەندێک ڕۆوە طبعاً لە فیلمە بەگشتی کە ئێمە سەیری فیلمەکەین معریفەی مرۆڤ تێگەشتنی مرۆڤ لەسەر فیلم لێکدانەیە لەباری فیلمەکانی پێشووتری، یعنی تۆ لە هەکبە یان لە معریفەی پێشووتری خۆت لە بینینی فیلمە ئەگەڕێی بە دوای شتێک کە تۆ لەم فیلمە شایبینی. لە فیلمی شیبایە بە تایبەت لە گرتەی کە ژن و پیاکە پێکەوەن هەندێ بەشی فیلمی ئامۆری هانیکێن بیرکەوتەوە کە ئەو ژن و پیاوە بە تەمەنە پێکەوە لە هۆتێلێکە ئەژین لە فیلمی هانیکەیە دەرەکەوێت. لە هەمان شوێ لە فیلمەکەی داناکەریمیش ڕیتمی فیلمەکە تەواو گزارشتە لە ژیانی ئەو دوو کەسە بە ساڵە چووە سایکۆلۆجیەشکاوی کە چاوەڕێی گەڕانەوەی کەسە ونبووەکانن. ڕیتمی جێڕۆکی فیلمەکە تەواوکەری ژیانی ئەوانە، گزارشتە لە ڕیتمی ژیانی ئەوان، بۆیە بەو شێوەیە خاوە و دیمانەکانیش بەو شوێ ڕێک خراون. ئەوەی کە من جێ سەرنج بوو لای من لە دیمەنی پێم وایە دووەمەیە کە ئەو دوو ژنومێردە قساکەن لەگەڵی تری بەبێ ئەوەی تەماشا یەک بکەن، لە باگراوندیانە چەند پاچە قوماشێک هەڵواسراوە بڵێن بە تەنەفی جلەکانە، دواتر هەر ئەم جلانە ئەبینین لە بەری ئسکوپروسکی ئەو ڕۆفاتانەیە کە ئەیان دۆزنەوە، کەواتە لە سەرەتایە بە کۆت بە کۆمەڵێک سیمبۆلیک ئیشی کردووە کە پێمان ئەڵێ ئەم فیلمە دەربارەی چییە. ئەو سینە بەلامەوە یەکە لە سینە هەرە جوانەکان کە دواتر پێمان قڵێتەوە ئەو دلەی لە باگراوندا بینیتە بە هێمای چی هاتووە لێرە. یەکێکی تر لە دیمانەکان کە من بینیومە گەڕانەوەی ئەو مانگایە کە لە دوای ناشتنی ڕۆفاتەکان مانگەکە ئەگەڕێتەوە دیسان بۆ لای ئەو خاوەنەکانیان. من کۆتا دیمەنی فیلمەکەش زۆر بە جوانی دروستی کردووە کە بە هەمان شێوە دابڕانە، یعنی بە دابڕان دەست پێەکە بە جیابوونەوە و دیسان بە دابڕانش کۆتایی پێێت، حتا لە حیوارەکانی هاوسەری ژنەکەیە پێمان ئەڵێ کە ئەم هینە ئەم فیلمە دەربارەی چییە و دەرهێنەر زۆر بە جوانی بە میوزیکیش هەمان پەیاممان پێ ئەیە، چونکە لە تایتڵی فیلمەکەدا میوزیکێکی کۆمپۆزەری ئیتاڵی لۆچیانۆ میکیلینی لێ ئەیە بە ناوی دەسۆلیشن کە باواتای بەتاڵیەکی زۆر یان بڵێن ڤاڵاهیەکی زۆر کە لە پاش لە ژیانە هەیە، لە شوێنی ژیانە هەیە. ئەمانە وە چەندین سەرنجی تر دەربارەی فیلمی کچی با کە من نامەوێت زیاتر باسی کەم و ئەمەوێ بوو بینەران بەجێ بڵن بۆی خۆشیان لێکدانەوە و ڕابەکردنی تایبەت بە خۆیان هەبێ بۆ فیلمەکە. بەڵام بەگشتی فیلمێکی زۆر جوانەکە، گزارش لە تێمایەکی زۆر جوانەکە دەربارەی ژیانی ئێمەی کورد. ئەوەی کە من جێ سەرنج بوو بۆ من هەندێشت کاکدانا زۆر بە سەرکەوتوانە باسی کردووە، یعنی بە ڤیژواڵ ببینین پێمان ئەڵێ پێویستی ناکرد بە ماکی تریش بە حیواریان دیالۆگ پێمان بڵێتەوە. یەکێ لەوانە لە دۆزینەوەی ئێسکوپرۆسکەکانە دوو پارچە جل کە جەمانەن دوو ناوچەند پێمان ئەڵێ کە ئەمە گزارشتە لە شەڕی براکوژی یان باواتایەکی باشتر بڵێم شەڕی خۆکوژی کوردەکان کە ساڵانی ڕابردوو ئێمەی کورد مێژوێکی ڕەش و ناشرینمە بیر دەخاتەوە. پێویست ناکرد پێی دوایەوە
بە حیوا بێمان بڵێ کە ئەمە هەماشتە چکە بەڕاستی خۆی بە ڤیژوەڵ ببینین ئەو پەیامەیگان کە ئەمانە لە جەنگی ناوخۆیە لە شەڕی ناوخۆیە کوژراون. لە هەمان شێوە لە دیمەنێکی ترە ئەوەی کە با بڵێن سێوێک خانمەکە سێوێک ئەبەخشێ بە هاوسەرەکەی لەویاشە زۆر جوانەکە بە ڤیژوەڵ ببینین پێمان ئەڵێ کامە بە هەمان شێوەی سێوەکەی ئادەم ڕەنگە پاداشتەکەی باش نەبێ ڕەنگە سزای لە دوایەوە بێ بەڵام بە حیواریش دووبارە ئێڵێ ئەترسم وەکو ئادەم ئەگەر ئەم سێوە بخۆم تووشی مەینەتی ببین. بەلای منەوە مەجێی سەرنجە تامان دەهێنە خۆی ئازادە لە هەر چۆنیەتی خستنە ڕۆی چێرۆڤێکی بەڵام بەلای منەوە بە ڤیژوەڵ ببینین ئەو پەیامی زۆر بە جوان گەیشت بوو پێویست ناکرد بە حیوار ئەومان بۆ دووبارە بکاتەوە. دووبارە دەستخۆشی لە کاکداناکەمەوە و فیلمەکە بۆ ئێوەی بەڕێز بەجێ هێڵم و چەند پرسیارێکشم لە بەڕێزیان هەیە ئەگەر دەرفەت هەبێ وەڵامم باتەوە. یەکەمیان بۆچی مانگا بەکار هاتووە لە فیلمەکەدا. طبعاً هەر شتێک لە فیلما بەکار بهێنرێت هێمایە کۆدە سیمبولێکە بۆ شتێک کە ئێمە ئاگاداریان لە معریفەی مرۆڤە بینەرە هەبێت. بۆ نمونە کێڵی ڕێیکات لە فیلمەکەیدا بە ناوی فێرس کاو مانگایەک پیشانەیە مانگایك لە فیلمەکەیدا هەیە بەڵام ئەو هێمایە بۆ سەرمایه‌داری بۆ کاپیتالیزم. ئایا ئەم مانگایی کە لە کشیبادا بەکار هاتووە هێمایە بۆ چ شتێک؟ پرسیاری دووەمم دەربارەی تێمای فیلمەکەیە. کاکدانا بۆچی چیرۆکێک باسەکەی کە دەربارەی شەڕی خۆکوژی بۆ؟ پرسیاری سێمم دەربارەی ئەوەیە ئەتوان بڵم نەک پرسیار وەکو ڕوونکردنەوەیەک یان سەرنجێکە لای من تەواوی فیلمەکەی بە ستاتیک شۆت بەرهەمی هێنەوە بۆ نەی حەز لە ستاتیک شۆت بووە بۆ پێویستی کردووە ستاتیک شۆت بۆ فیلمەکە بەکاربێن. ئایا گزارشتە لە چێرۆکەکەی لە ستیلی لە وەستانی ژیانی ئەم دوو کەسە یان بۆعدی تری لە پشتەوە هەیە؟ سپاس بۆ کاکۆڤان بەڕاستی خۆی بە خۆی مفاجەیەکی زۆر خۆش بوو چکە بەڕاستی کاکۆڤانێکێکە لەوانەی هەم هاوڕێمە هەم متابعێکی زۆر زۆر باشی فیلمە هەم ڕۆشنبیرێکی باشی لەسەر فیلم هەیە و بینەرێکی زۆر باشە. من دەستخۆشیان لێکم و سڵاو ڕێزمێ بۆ ئەو تێبینی و وتە جوانانێکە لەسەر فیلمەکەوتی. سەرەتا حەزەکەم لە پرسیارەکانەوە دەست پێ بکەم وەڵامەکانی بەمەوە پێم وایە لە یەکێک لە وەڵامی پرسیارەکانمایەوە کە بەڵێ ئەم ستایلی ئیشکردنی ئەم بەم شێوەی کە بەم ڕیتمە و بەم تێمایی کە ئیشم تیا کرۆ بە فیکسی بۆ ئەوەیە کە هەم کارکتەرەکانم کارکتەری بەتەمەنن و هەم ئەو ڕیتمە ئیستاتیکیە پێویستی بەوەیە کە تۆ فیلمەکەتی پێبژێڕیتەوە چکە بەڕاستی هەم چیرۆکەکە هەم جوڵەی کارکتەرەکان وا ئەخوازێک کە بۆ شوێ بکەی بەڵێ ڕێک ئەوەیە. پرسیارێکتری ئەوە بووکڵێ بۆچی مانگا بەکاراتوە کە ئەو پرسیارە یەکەم جارە لێم کرێکەوە زۆر زۆر وردبینیەکی زۆر زۆر گرنگە هەتا کەسیش بەڕاستی پێی نەوتم ئەوە جێگەی دڵخۆشیە زۆرێک لە بیلەران کەس پێی نەوتم لەبەرەی ئەو مانگایە چۆن بردۆتە ژوورێکەوە کە ئەمە دیارە فیلمەکە و دیمەنەکە وای کردووە کە لە سیاقی دیمەنەکە لە ناو سینەکە جێ بێتەوە کە ئەم مانگایە چۆتە ژوورەوە چکە خۆی لە ژیانی واقعەیە مانگایەک ناتوانێت لە بچێتە ژوورەوە. لە فیلمەکە ئەم ژنە لە بەرەی وتمانە مناڵی نییە ئەم مانگایە بەخێوەکە مانگا لە لای من ڕەمزێک نییە بۆ سەرمایه‌داری لە ناو فیلمێکدا. بە پێچەوانەوە ئەم مانگا ئەوەیە کە ئەبەخشێ و
ئەژبێ بە دایک کە ئەمە نزیکم کرۆتەوە لە دایکایەتەکەی کارکتەرەکەی خۆم لە ناو فیلمەکەیە کە ئەو بە مناڵی خۆی زانێ و ئەویش مناڵی تری هەیە کە ئەمە تەسەسولێکی ژیانەکە نەوەکان و وەچەکان لە دوای خوانایکەن بەڵام ئەم ژنە مەحرومە لەو بەخشینەی کە لە ژیانە هەیەی و سەبارەت بە زۆر جوان دیمەنەکانی شی کردەوە دەستخۆشی لەکەم کە باوردی سێری فیلمەکەنی درۆ سپاس یەکەم کە کۆی فیلمەکەی بەدڵەکە ئەمە جێگای دڵخۆشیە و هیوادارم بینەرانیشمان و کاکۆڤانەوە بۆ شوێ فیلمەکەیان بەدڵ بێ سەبارەت بە فیلمی ئەمۆر عاشقی هانکە من یەکێکم لەوانەیە کە خۆم عاشقی هانکەم بەڵام من ڕاستە ئەمەی دەرهێنەران لە دنیاە هەمومان کاریگەریمانە بێ لەسەر ستایل و لەسەر ئوسلوبی ئەو سینەمایانەی کە لە دنیا هەیە و بەڕاستی ئێستا لەگەڵ زۆرێک لەگەڵ ئەو تیۆریە و لەگەڵ ئەو هەموو قوتابخانە ئەو هەموو مەزاهیبانە و ئەو هەموو تەوژمەی کە لە سینەمایە دروست بوو بەردەوامیش هەیە لە دوارۆشا دروستە بێ بەڵام ئێمە شتێکمانەیە بەنای سینەمای موئەلیف کە ئێمە دەرهێنەرەکان ئەو دەسەڵاتە ڕەهای خۆیان بەکارێنن کە بتوانن سینەمایەک بۆ خۆیان و فۆرمێک بۆ خۆیان دروست بکەن کە تایبەتە بێ بە خۆیان میشێل هانکەش بەڕاستی ئەبێ شایەتی بۆ بینیشەکە لەو درێنەرانە گۆرانی کە لە دنیا کاریگەری زۆر گەورەی هەبوو و سینەماکەی تایبەتە بە سینەمای خۆی ڕاستە لە ناوفەزای سینەمای فەڕەنسیە بەڵام تایبەتە بە خۆی لەوانەیە ئەو فەزایە وەکو ئیشی ئارت وەکو ئیشی ئەو بەو شێو ئوسلوبەی کە لە سینەمایە هەیە ئەمەش کاریگەریمان هەبێ بەڵام من کاریگەری تەواو لەسەر ئەو فیلمە هەبوو بێ نەخێر و من یەکێکیش لەگەڵ لەسەرەوەی کاکۆڤان شتێکی ئەو دەرێنەرە گەورەیە لەسەر ئەو فیلمە ژێرمەوە کە ئەمانەیە باز لەوە بکەین کە ئێمە لە سینەمایە دایم ڕوبەڕووی ئەوە بینەوە زۆر جار زۆر بینەرمانەڵێ ئەمە کوا لە ژیانە هەیە بەڵام ئێمە شتەکانمان لە ژیانەوە هێنین بەڵام بە خەیاڵی خۆمان و بە فیکشنی خۆمان جارێک ڕۆژنامە نووسێک پرسیال لە میشێل هانکە کە ئەڵێ کوا ئەگەر یەشێک عاشقی خێزانەکەی بێ چۆن سەری نێگە خاتە سەرسەری وەی کوژێ میشێل هانکەش هەر بەو ڕەهەندە فەلسەفی و قوڵەی خۆی وەڵامێکی ڕۆژنامە نووسەکەیەتەوە ئەڵێ تۆ سوزانی لە دنیاە لەمسەر گۆی زەمینە لە کوای دنیاە ئەمە ڕوایە کەواتە ئەمە لێرە هانکە ئەمەنە هوشیاری هەیە بەرامبەر بە کاریگەری و کەشفی سینەما لەسەر ژیان بۆیە وەڵامێکی ئاوا قوڵی ئەو ڕۆژنامە نووسایەتەوە بەڵێ لە ژیانە لەمسەر گۆی زەمینە کۆمەڵێک شت ڕوئەیە کە ئێمە هی ئێمە دەرەوەی ئێمە نایزان یا هی دەرەوەی ئێمە نایزانین بۆیە وەزیفەی سینەما ئەوەیە کە تۆ کەشفی تازە بکەیت و باشترین سینەماش بە بڕای من ئەوەیە کە تۆ ڕاستە لە دنیاە ئەو هەموو وەکو باسم کرد ئەو هەموو دەرهێنەرە گەورەیە ئەو هەموو مێژووی سینەمایە کۆمەڵێک فیلمی زۆر گەوریان لە مێژووا بەجێشت و ئێستش هەیە بەڵام گرنگترینشت بۆ فیلم ساز و بۆ هونەرمەندەوەیە کە لە ناو ژینگەی خۆیان چیرۆکانی خۆی بژێڕێتەوە بینێرێتە دەرەوە ئەو کاتە کەشفێکی تازە ئەبێ بۆ هەم بۆ بینەری ئەمە هەم بۆ بینەری دەرەوە کە شتێکی نەبینیوە بۆ نمونە ئێستا من لە فیلمی کچی باسی شەڕێکی ناوخۆم کردووە کە ئەو شەڕی ناوخۆیە زۆر کات ئێمە یەکو میلەت نامان ناسن اینجاگە شەڕەکانمان سەبارەت بەوەی کە تێبینێکی زۆر جوانی وردیە من کە زۆر لەگەڵیان بەڵام جاری واشە تۆ لەبەرەوەی فیلمەکەت ئەچێتە دەرەوە پێویستە بەوەیە کە بینەری غەیرە کورد ببینێ پیشانانی ئەو دوو ڕەمزەی ئەو دوو سیمبڵی کە وەکو دوو جامانەی سوور و ڕەش کە ئێمە ئازانین بۆ دنیای ئێمە زۆر مەئلوفە و لی تێگەین کە ئەو جەنگە ناوخۆیانە لە بینی چیاکراوە بەڵام بۆ بینەرێکی لەوانەیە غەیرە کورد ئەمەنە مەشهور نەبێ ئەم دوو سیمبڵا کە تۆ بتوانی زۆر بە ئاسانی بیخێتە ناو فیلمەکەتەوە بیێ بە بینەرانە بۆیە پێویستی بەس بەوە هەبووە کە دیالۆکە بێ جا من لەگەڵ کاکۆڤانم 100% ئێمە لە فیلمە و بەتایبەتی لەم فیلمانی کە بە وێنە ئەبێ
چیرۆکانە بجێڕیتەوە کەمترین دیالۆگە پێویستە بەڵێ ئەو تێبینێ زۆر جوانە من زۆر دەستخۆشی لەکەم ئەم فیلمە لەوانەیە کەمترین دیالۆگی تیا بواە هێزی کاریگەری و جێڕانەوەی باشتر بێ و سەبارەت بە دیمەنی سێوەکان و ئادەم و حەوا ئەویش بە هەمان شێوە ئەمەیە لە ئیمتیدادی ئەو مێژووە باس بکەم کە ئێستاش ئەو چیرۆکەی کە لە ئادەم و حەوا هەیە ئێستاش بە بەردەوامی دووبارە بێتەوە دووبارە بێت یەک خاڵی تر کە وە کاکۆڤان مەسەلەی دابڕانی باس کرد زۆر جوان لە فیلمەکە تێگەشتووە بەڵام من نەمیستووە بە شێوەیەکی تەقلیدی باس لەو هەموو چیرۆکە هەیە کە لەسەر دابڕان هەیە دابڕانێکی ئاسایی بێ من فۆکەسم خسۆدە سەر ئەو دابڕانە بەڵام بە شێوەیەکی قوڵتر کە زۆر کاریگەر و زۆر بارگاویە بە دیوێکی تاریشی کە لە سەرەتاوە پرسیار لە ژنەکە پرسیار لە پیاوەکە کاڵێ ئێمە پێشبینێکی بووەکە کە ئەڵێ ئێمە خۆمان دابڕانێکی مفاجئ نابێت ئەڵێ ئێمە کەسێک هەرێت و ئەم ژیانەمان لێ تێگای و ناتوانین بە ئیسراحە لێرە بەیەکەوە بین کەواتە تۆ لە سەرەتاوە ئەو کۆدە ئەو با بڵێن ئەو ڕستەیەمان ناوە بەدەستەوە کە فیلمەکەمان بەڵێ قەتیعەیەکی تیا دروستە بێ دابڕانێکی تیا دروستە بێ بەڵام بەو شێوە تەقلیدیەنا لە بیدایەتەوە هەمویان بەیەکەوە بن و لە پڕێکا دابڕانێک دروست بێن ئەمە بینایەکمان بۆ کردووە و ئەو دیمەنانەی جلوبەرگەکانیش کە باسیەکە ئەمە هەمووی تۆ لە سینەمایە لە هونەرە ئەو فریگەرانە ئەو کۆدانە و کەفڕەی تەناو فیلمەکەتەوە زۆر جارە خوێنێتەوە زۆر جار ناخوێنێتەوە من زۆر دەستخۆشی لە کاکۆڤانەکەم کە زۆر بە جوانی خوێنێتەوە و هیوادارم ئەگەر کاتی تریشی هەبێ لە نەک لە سەرم ستەیجە لە شوێنی تیشا بۆ فیلمەکەمان نمایشکرا یا فیلمی هەست هاوڕێکترمان نمایشکرا کە کاکۆڤان بەو نەفەسەی کە ئاوا بتوانێت خوێنەوە فیلم کامل لێرەوە هانی ئێم و هیوادارم لەسەر ئەو شێوازەی بەردەوام بێ و کەسێکمان بۆ دروست بێت کە خوێنەوەی جوان لەسەر فیلمەکانمان بکەوە من لێرەوە سپاس یەکەم و سپاس یەکەم کە کاتی یا بە فیلمەکەم و من سپاسی جەنابتانەکەم و نامێ لەوە زیاتر درێژە بە گفتوگۆکەمان بین و فیلمەکەمان چیرۆکەکەمان بەجێ بێڵین کە ئێوەی بینەری خۆشەویست چێش لە ساتەکانی و فیلمە وەرگرن و جارێکتر سپاس بۆیە